ئامارەکانی توشبوون و گیان لەدەستان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە ئێران لە گۆڕانکاریدایە و بەرپرسانی تەندروستیش داوای پابندبوونی زیاتری هاوڵاتیان بەڕێنمایە تەندروستیەکان دەکەن. لە نوێترین لە دوانیدا عەلیڕەزا زالی سەرۆکی ناوەندی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە تاران دەڵێت لە قۆناغی کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسەکە نزیک بوونەتەوە و هۆکارەکەشی بۆ بەکارهێنانی دەمامک و پابندبوونی هاوڵاتیان دەگەڕێنێتەوە. دەشڵێت لە ئێستادا لە سەدا 72 هاوڵاتیان لە شوێنە گشتیەکاندا دەمامک بەکاردەهێن و لە دام و دەستگاکانی حکوومەتیشدا ئەو ڕێژەیە گەیشتۆتە لە سەدا 85. ئەمەش بە هەنگاوێکی گرنگ ناو دەبات بۆ نزیکبوونەوە لە کۆنتڕۆڵی دۆخی تەندروستی لە ئێران. لەگەڵ تونترکردنی ڕێکارەکانی حکوومەت بۆ پابندکردنی هاوڵاتیان بەڕێنمایە خۆپارێزیەکان بەکارهێنانی دەمامک لە شوێنە گشتیەکاندا بۆتە ناچاری و لە دوایین کۆبوونەوەی کابینەی حکوومەتیشدا داوای سزادانی ئەو کەسانەشکرا کە پابندی ڕێنماییەکان نابن. هاوکات ڕێکخراوی تەندروستی ئێران پێشنیازەکەی حکوومەتی بۆ سزادانی ئەو کەسانەی سەرپێچی ڕێنمایە تەندروستیەکان دەکەن و دەمامک بەکار ناهێنن پەسەند کردووە و ڕایگەاندووە. لیژنەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و ئەنجومەنی یاسایشی نەتەوەی ئێران سەرقاڵی دانانی میکانیزمێکی گونجاون بۆ سزادانی توندی و کەسانەی دەمامک بەکار ناهێنن. ئەوەش وەک گوشارێک بۆ پابندکردنی هاوڵاتیان بە جێبەجێکردنی ڕێنماییەکان و کۆنتڕۆڵی ئەو دۆخەی ئێستا لە ئێران کە قەیرانێکی گەورەی ناوخۆیی تەندروستی و ئابووری لێکەوتۆتەوە. باپەی دوایین ئاماری ڕێکخراوی تەندروستی ئێران تا ئێستا 6,000 کەس لە کادیرانی دەرمانی و پزیشک و پەرستارەکان تووشی کۆڕۆنا بوون و 164 کەسیشیان گیانیان لەدەستاوە. هاوکات تاوەکو ئێستا زیاتر لە 19,000 کەس لە ئێران بەهۆی کۆڕۆنا گیانیان لەدەستاوە و ژمارەی تووشبوانیش بۆ نزیکەی 350,000 کەس بەرز بۆتەوە.